لەو خەباتە سەخت و دوور درێژەدا زۆر قارەبانی گەورە و بە نرخمان لەدەستدا لەگەڵ کاروانی ئێوە سێ لە ڕۆڵە قارەمانەکانی گەلەکەمان خاڵە شیهاب، کاکە جعفەر و کاکە ئەنوەر دلێرانە و سەربەرزانە گیانی پاچیان بە ڕێبازەکەیان بە میلەتەکەیان بەخشی و نەریتێکیان داهێنا کە لە سەرزاری شەهیدی نەمر شەهابەوە هاتەکایەوە کە کەم بژی و کەڵ بژی شەهیدەکانی تریشمان دوا بە دوای ئەوە زۆر شەهیدی قارەمانمان داوە ئێمە لەم خەواتەردا کە ناوێرم ناویان بێنم دەترسێم هەندێکم لەبیر چێت کە بێتە هۆی مەغدووربوونی ئەوانی تر، بەڵام بێگومان دەزانن کە پتر لە 11 ئەندامی سەرکردایەتی دەیان کادری سیاسی، سەدان کادری عەسکەری و هەزاران ئەندام و لایەنگری یەکێتی لەم شۆڕشە نوێدا گیانی پاچیان بەخشیوە. دڵخۆشکار ئەوەیە کە نە خەباتەکەمان کوژاوەتەوە، نە شۆڕشەکەمان دابرکایەوە، نە ڕەنج و ماندووبوون و خوێنی گەشی شەهیدان بە فیڕۆ ڕۆیشت.